بێگومان شۆڕەشا سووری ئازارێ مارسێ 2011 هاترا دەستپێکردن هاتراگەاندن ئەف شۆڕش هەموو ملەتێن سووری کورد عرب سریان خود دۆڕێ بەحەویان بەیەک دەنگی بەیەک ملیش بۆ ئازاتیا گەلێ سووری لێ مخابن ئەف شۆڕش دەمکنێجیک ریا خۆ دەرکەت کە من دەستێ ئەجنداتێ ئەقلیمی و هەرێمیدە هەروەها گەلێن ڕۆژاوا گەلێن باکوور ڕۆژهەڵاتی سووری ئەمکارم بێژن دوێ چاغێدە دیتە پێویستە کە شۆڕشک ئەو نەرتیا خۆ بکەن ئەو خۆ برێڤە ببن هەروەها شۆڕشا ڕۆژاوا شۆڕشا ڕۆزەیە تێرمەهەیە هاتن داخستن ئەف شۆڕش لەسەر بنگەهێک ڕاستی بنگەهێک دموکراتی وەک هەڤید ناو هەموو پێکهاتیان ڕۆژاوادا عەرەب سریان کورد شیشان هەموو ئۆلێن لەوێ دەبەرێدە ئەف شۆڕش کاری بوو نونەرتیا گەلێ خۆ بکە کاری بوو بڕاستی و درستی داخوازیان ماوێ وان گەلا بکە هەروەها شۆڕشا ڕۆژاوا دەمک نێژیکدە کاری بوو دەستکەفتیان پر مەزن لە دارخە ئاخا خۆ پارێزە گەلێ خۆ بپارێزە ئۆرێ خۆ پارێزە چاند ئاخۆ و زمانی خۆ پارێزە و دووری وێ سیراعا هەرەمی لەسەر خاکا سووری بمینە و کاربە خاکا سووریژی گشتی بپارێزە هەروەها ئەف دەستکەفتیان هاتن لە دارخستن دریا شۆڕشا خەبات و تەکۆشینا شۆڕشا ڕۆژاوادە هات ئەنجامکردن و هات و ئەوڕگەراندن ڕەنگێ سیستەما ڕێڤەبەریا خۆسەر 21 مایەکێ 2014 ڕێڤەبەریا خۆسەر وەک هات ماگوانە هات ئاواکردن لەسەر سیستەمانە تەوا دەموکراتیک سیستەما وەک هەڤیات ناو هەموو گەلادە سیستەما بەشداربوونا ژنێ و دە هەموو بەشێن جیهانێدە دە هەموو خەباتێدە خەبات و تەکۆشینا شۆڕشا ڕۆژاوادە وەک هات ناسکردن شۆڕشا ژنێ بوو شۆڕشا ڕۆژاوا ڕێڤەبەریا خۆسەر پشتی هات ڕاگەاندن هەموو پارتیان سیاسی هەموو ئۆل هەموو گەلێن ڕۆژاوا خۆجیە خۆ تێدیتن وەک سەر بنگایەک ڕاستی بنگایەک وەکەوی دموکراتی هەروەها ئەف ڕێڤەبەریا خۆسەر کاری بوو دەمک مەزندە سازی و دەستەیان خۆ ئاوا بکە و ڕێڤەبەریا گەلێ خۆ بکە دەڤەرا ڕۆژ ئاوادە ڕێڤەبەریا خۆسەر دوێ دەما هات ڕاگەاندندا دەرفەتێن ئابووری دەرفەتێن سیاسی دەرفەتێن لەشکەری پر کێم بوون زەحمەتیک مەزن لەسەر دەڤەرێ هەبوو مەترسینێک مەزن لەسەر دەڤەرێ هەبوو داعش دەست پێ کرد نێڤیە 2014 دەست پێ کرد لە شنگالێ دەرباسی سووریا ئاخا سووریا بوو خست ئاخا ڕۆژاوا بتەوایی تێخە بن دەستێخوا لێ ڕێڤەبەریا خۆسەر بەشی خۆی سیاسی و لەشکەری کاری بوون وێ ئاخێ بپارێزن و وێ وان عێریشا بسەکرینن و هەروەها بەشێ دەعالیکی دندە سیستەما خۆی ئیداری یا ڕێڤەبەری و ئابووری ئاوا بکە و ملەت بدە دۆرخۆ و کار نونەرتیا ڤی ملەتی بکە دەریێن لەسەر مەحفەلا سووری و هەرەمی و جیهانیدە 2014 حتانا ڕێڤەبەریا خۆسەر قۆناغنی گەلێکی گرنگ و زەحمەت دەرباز بوون لێ کاری بوو وان قۆناغ وان زەحمەتیا دەرباز بکە بسەرکەفتنی مەزن دجینادە زەحمەتیا بووش کێم گاڤنی کێم بوون دجینادە زێدە بوو لێ پشتی وقە ساڵ ڕێڤەبەریا خۆسەر کاری بوو تەکز بکە ئەثبات بکە ژ هەموو گەلارە و هەموو هێزێن هەرەمیرە و جیهانیرە کە ئەو کە نونەرتیا گەلێن ڕۆژاوا و باکوورێ سووری دکە بجدیەت ئەو کاری بوو بەرفرەتر ببە ji ber sîstema wê sîstemik rast û durist e û demokratiye îro ji rêveberiya xweser li kantona Efrînê û kantona Kobanê û kantona Cezîrê di 2014 de îro li ser Bakur Rojhilatê Sûrî bi tevahî bela bûye ev sîstem û rêveberiya xweser li Bakur Rojhilatê Sûrî bicî bûye ev rêveberiya xweser di baweriya min de nûnertiya wê rast û durist ji van gelare karî bû vê teweseyê bike û vê firehîya karê xwe xebatê xwe bike û karî bû beşik mezin ji axa Sûrî bi rêveberiya wê bike. Îro rêveberiya xweser bûye projak
پروژاک نسوری تنه ام کارم بیجن جبور سوریا پیشروجه و یا پروژاک جبور رجلات نافین بتفایده هر وها هیزن هرمی دجی دموکراتیت دجی ماوی مروفا دجی ماوی گلا دخوازن و پروژه بشكين جبر او ببين وك داغر كريم تركا وك رجيم سوري وك ايراني وك همو فان هيزن كمصالح وان متعارضا بديمقراطيتنا وب في سيستما كريفا بريا خسر ايرو سيستمك نه درباسي خاكا رجلاتنا فين كريان إيرو يعني بشتي وقصال وبشتي أبدس كفتين مزن سر آلي أسطا سياسي وعسكري وجواكي وآبوري لجريفا بريا خسر ده ريفا بريا خسر بويا دريكي سوري دريه چارەسەریە سووری يعني بتە چارەسەریە سووری چێناوە چل سەر ئاساسێ بریارە 2254 بە چ ئاساسێ بریارێ دن بن هەر چ جواتێن هەرەمی چێ بن بتە چارەسەری سووریا پێشەڕۆژێ چێناوە کە دەریێ رێڤەبەریا خۆسەرە دەرباس نەبە هەروەها رێڤەبەریا خۆسەر چقۆ سەنگیان ببینە چقۆ زەحمەتیان ببینە ئیرۆ بووە ناوک لسر آستا سوری گشی بودیه دریک لسر آستا سوری کس نکاره چارەسەریە سووریا و ڕۆژهەڵاتا ناویر و ژێ پێرگرێکار پیدا بکە کە نەدریا ڕێڤەبەریا خۆسەر باکو ڕۆژهەڵاتی سووریا هەروەها ئاستەنگی هەنن کێمانی هەنن ئەوانە تشنی نۆرمالن ji ber rêveberiya xweser hîn diwarê avakirinê de diwarê proja xwe li ser asta Sûrî bi temamî bicî bike herwiha ez dîsalî dubare dikim rêveberiya xweser derîkî çareseriyê ji Sûriya giştî re û ji rojhilata navî re